قسە لەسەر کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین لەسەر پەیوەندی خێزانەکان ئەپرسین تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کاریگەریەکی نەرێنی لەسەر پەیوەندی خێزانەکان دروست کردووە تا چەند ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆتەوە کارێک بۆ پەردبوونی خێزانەکان اینجا بۆی کە ئێمە زانیاری زیاتر وەرگین لەسەر بابەتەکە ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵم میوانداری زۆر بەڕێز جیهاد عومەر ڕێشاییمان کردووە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین کاکە جیهاد سڵاو لەبێ زۆر بەخێر بێت هەر لەو چیرۆکەوە با دەست پێ بکەین خۆشەویستی چ کاریگەریەکی هەیە لە نێو خێزانەکانە چیرۆکێکی جوان بوو دەست خۆش جاواز دوایی سەر باسیەوەی کە ئەم چیرۆکەمان لەکوێ دۆزیوەتەوە لەکوێ دۆزیوانەتەوە سوشال میدیا ئەوەش قسەیەکی ترە ئەوەش قسەیەکی ترە بەڵێ طبعاً دروستبوونی خێزان پایەی دروستبوونی خێزان خۆشەویستیەوە با بڵێن بنەمایەکی سەرەکیە لەسەر پێکێنانی خێزان ئەکرێ زۆر شتی تر لەسەر بنەمای تر دروست ببێ ئەکرێت تەنانەت هاوڕێیەتیش لەسەر بنەمای شتی تر دروست ببێ و ڕەنگە زۆر کێشە نەبێ زۆر گرفت نەبێ شەراکەتی بازار و ئیشوکار و ئەمانە لەسەر بنەمای شتی تر دروست بێت طبیعیە یعنی ئەگەر من لەگەڵ شەریکی کاسبی و بازرگانیەکەمە ئەگەر خۆشەویستیشمان نەبێ ئیشە مادیەکە و مەساڵەحە مادیەکە ئاساییە ئەڕواست لەگەڵ هاوڕێ پیشەگەرەیکەمە ئەوەی کە لە دائیرە و لە پیشە لە هاوکارمە و لەگەڵمان ئەگەر خۆشەویستیش نەبێت طبیعیە ئاساییە چونکە شتێکی تر هەیە ئەمان بەسێتەوە بەیەکەوە لەگەڵ بازار و لەگەڵ دەرەوە و لەگەڵ خوێندکار و لەگەڵ قوتابی و پەیوەندی مامۆستا و قوتابی و ئەگەر خۆشەویستی تیانە بێ ئەگەر تەوا دەبێت تایە بێمانە بەس ئەگەر تیانە بێ ڕەنگە گرفتێکی گەورە دروست نەکا ئیشیش بڕوە بەڵام لە خێزان ئەوانیە لە خێزانە هەروەکەوەی کە چیرۆکەکە وتی خۆشەویستی ئەبێ بێتە ژوورەوە ئەگەر خۆشەویستی تیانە بێ سامان و بەخت و ئەمانە هیچ سوودێکی پێداگەی بەڵکو زیانی پێگەینێ زەرەری پێگەینێ بۆیە خۆشەویستی کۆڵەکەی دروستبوونی خێزانێکی بەختەوەرە ئەگەر خۆشەویستی تیانە بێ ناتوانی تۆ ئەم خێزانە بەردەوامی پێبین لەبەرەوەی چونکە هەر ئاەتەکە خۆیاڵەوە جعل بینەکم مەوەدەتەن وەڕەحمە کاتێ باس لە مەوەدە و ڕەحمەکە سۆز و بەزەیی لەناو سۆز و بەزەیە خۆشەویستی هەیە لەناو کرۆکی سۆز و بەزەیی بەرامبەر بە یەکتری خۆشەویستی هەیە بۆیە خۆشەویستی بنەمای سەرەکی خێزانداریە جاب خۆشەویستی هەر بینی پەیوەندی ژن و مێر نییە چکە تۆ کەسانی تری لەگەڵایە پەیوەندی تۆ لەگەڵ مناڵەکانە پەیوەندی دایکەکە لەگەڵ مناڵەکانە و ئەم خۆشەویستیە ئاڵوگۆڕەکرێ لە بینی بەسن کاتێک ژن و مێردەکە خۆشەویستیان هەیە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکان کاتێک مناڵەکان لەگەڵ باوکە لەگەڵ دایکە خۆشەویستیان هەیە ئەگوازرێتەوە بۆ ئەوانی تر بۆیە یعنی با بڵین هاوکێشەیەکی تەفاعولیە چووە بەناویەکە بۆیە خێزانداری بەبێ خۆشەویستی ڕەنگە تەمەنی زۆر درێژ نەبێت باش اینجا وەکوتمانم چیرۆکەمان لە سوشال میدیاوە ئێستا بەراوردکاریکی زۆر سیر ئەکرێ لەناو ژیانی سوشال میدیا بەراورد بکەی بە ژیانی واقعی خۆت ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکان من دڵنیامەوە خۆتان توێژەرن زۆر جار بەرەم بابەتانە ئەکەون ئەگەر خۆشەویستی هەبێ و متمانەیە زاڵەکە و ئێڵێ ئاوا بگا بەم ئاقارە جا باباسی پێش ئەوە ئەگەر بیرت نەچێ باسکردنی سوشیال میدیا و ڕەبتکردنەوەی بە خێزانەوە ئەم باسە بابەتێکە زۆر بەمان بە منیشەوە ڕەنگە بکەوینە ناو گرفتی لیمە تەقولونە ما لا تەفعلون بە میوانەکەتەوە ڕاست بە پێشکەشکارەکانەوە بە ئامادەکاری بەرنامەکەوە بۆ برادرانی کە لە پشت ستۆدیۆن بە خاوەنی ئەم تەلەڤیزیۆنەوە کاڵێم ئاوا قسم ئەمە خۆمان نزیکین بەهۆی کە دەرەوە بۆ لەبەرەوەی سوشیال میدیا بووەتە بەشێک لە ژیانمان تر وەکو چۆن سیارە بووەتە بەشێک لە ژیانی ئێمە پێداویستی ناوماڵ یعنی ئەگەر جاران ئێمە ئەگەر مەطبەخێک و ژوورێکمان هەبوایە دەکەستەیە ژیان بەڵام ئێستا پێداویستی ژیان وای کردووە ناکرێت تۆ بە ژوورێک و بە مەطبەخێک ژیان لەبەرەوە ئەم پێداویستیانە ئەمیش بووەتە بە بەشێک لە پێداویستی ژیان ئیتر دوایە قسە لەسەرەوەکەین خراپە باشە ئەوە مەوزوعێکی ترە سیارە بوونی سیارە بۆ بە پێداویستێکی ژیانی تۆ
قازانجت پێگەێنێ ڕەنگە دێجار زیانی پێگەیان دەبی لە پەیوەندی عیلاقاتی نەک هەر خێزانی عیلاقاتی دەرەوەی خێزانیشە بۆیە ئەم بابەتە قسەکردن لەسەری زۆر قورسە بۆ لە کاتێک کە خۆت بیرەکەیتەوە ڕەنگە هەندێک جار هەندێشت بڵێ خێزانەکەت لە شاشەکەەوە سرگەی لەوە خۆمە خۆی وایە هاوسەرەکەت لە ستۆدیۆ سێری پێشکەشکارەکە سێری ئامادەکاری بەرنامەکە ئەکا ئەڵێ خودی خۆڵی خۆ ئەمە خۆی ئاوا تەطبیقی ناکە لە کاتێکە ئەویش ڕەنگە ئاوا تەطبیقی نەکە بۆیە قسەکردن تیا زەحمەتە قورسە بەڵام ئەبێ چی بکەین ئێمە چۆن قسەی لەسەر بکەین پێش هەموو شتێک ئەبێ بزانین کە ئەمە پێداویستیە بۆ بە حاجەیەک بۆ مرۆڤ بۆ ئێمە هەروەکو چۆن ئێستا ئێمە سوودمان لێوەرگروانە بوو لە ڕێی سۆشیال میدیاوە هەر ئەوەی کە باز لە خۆشەویستی ئەکا و ڕەنگە هەندێک جار یعنی ئەگەر تۆزە قەتعی نەکرد بە قسەکانم هەندێک جار هەندێک کەس لەناو سۆشیال میدیا زەمی سۆشیال میدیا ئەکا لەناو سۆشیال میدیا زەمی سۆشیال میدیا ئەکا بیرێچێتەوە کە خۆی لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەوێ پەیام بگێنێ بە ئەوەیکە باز لەوە ئەکا کە دانیشتووە مۆبایلێکی داناوە با بڵین پۆدکاستەکە یا خود خۆی ئەوێ ڤیدیۆیەکی هەبێ بازەوەکە کە سۆشیال میدیا چەند خراپە بۆ خێزان خۆی بیرێتێتەوە خۆی لە سۆشیال میدیاوە خەڵک ئەبێ گوێ لەم بگرێوە نیە بۆیە ئەبێ ئاگامان لێبێ هاوسەنجێک بکەین لەوەی کە ئێمە ئەوەندە بەگژ سۆشیال میدیا نەچینەوە بەڵام ئینسان بۆ ژیانی تایبەتی خۆی بۆ ژیانی خێزانی خۆی هەرچەندە ڕەنگە ئەوەش جوان جێبەجێمان نەکرد بێ بەڵام ئیتر قسەیە و ئەیکەین و ئەکرێ ئەبەش بۆ من تەسکیرەیەک بێ بیرخستنەوەیەک بێ ئەبێ بزانیت تۆ لە سۆشیال میدیا چی وەرەگری چی ئەەکەی و چی پەیامێکە تێ وەرگری ئەم قسەی کە ئێمە بەرنامەیەمان لە سەرەتی باس لەوەیە کە ئایا سۆشیال میدیا چی کردووە لە خێزان لە مەسلەی چاولێگەری لە مەسلەی خۆخستەجێ ئەو لە مەسلەی خەفەت خواردن بەوەی کە تۆ وەکو ئەو نیت ئەمان هەمووی بەڵێ کاریگەری لەسەر مرۆڤ دروستەکە و ئەمە هەر بۆ یعنی بۆ خەڵکی ئاساییوانیە بۆ زۆر کەس وایە تۆ ببوورە تۆ جاری وایە بە شەهادەیەکی بەرز و یا بە ئیمکانیاتێکی بەرزەوە کاتێک لە سۆشیال میدیا کەسێکە بینی لە تۆ پێشکەوتوتر بووە مرۆڤی هەست بەواکەی هەست بە غوب نەکەی هەست بەوەکەی باشە بۆ منەوەم نەکرد شەڵا منەوەم کردە خۆی اختصاسی منە خۆ بابەتی منە بۆیە پێش ئەوم کردە ئەمەە هەمووی واکە لە مرۆڤ تووشی گرفت جۆرێک لە حاڵەتێکی دەرودی ببێتەوە زۆر باشە کاک جیاد بێگومان هەمووان ئەزانین کە بەکارهێنانی زۆری ئامێرە زیرەکەکان و تەکنەلۆژیا و ئەم بابەتانە بۆ گەورە و بۆ بچووکیش زیانی زۆری هەیە ئەگەر زیاد لە پێویست بەکار بهێنرێت کاریگەری نەرێنی دروستەکە بەڵام لەگەڵەوە شابیرمان نەچێت کاراسانی زۆر باشی کردو بۆ ژیانی هەریەکەمان ئەوەنەی بەڕێزت ئاگادار بیت زانیاری تەبێت لەسەر ئەو کەیسە جۆرا و جۆرانەی کە بەڕێزت لە نزیکتەوە ئاگاد لێ بووە سۆشیال میدیا بەگشتی بەکارهێنانی ئەم ئامێرە زیرەکان و تەکنەلۆژیا بەگشتی چ کاریگەریەکی کردوتە سەر پەیوەندی خێزانیەکان بەتایبەت من زۆر کات گوێم لە بابەتێکە بێڵێ من لەگەڵ هاوسەرەکەمان لە یەک ماڵاژین بەڵام وەکوا بێ هەر لەگەڵ یەکانی لەبەرەوەی ئەوەندەی کاتی بۆ مۆبایلەکەی تەرخان کردووە کاتی بۆ من و مناڵەکانم تەرخان نەکردووە جا بیرمان نەچێت جاری وایە کاتێک کەم قسێ ئەم کەسم قسەیەکە نازانین خۆی چۆنە ئەو مۆزوعایش ئەو بابەتێشی نازانین خۆی چۆنە و ئەگەر گوێ لە مێردەکەی بگری شتێکی تر بێ ئاگامان لەو لێدوانانە بێ کە خەڵکیچکەمە لە دادگا زۆر تووشی ئەم حاڵەتە بین کاتێکە مەسەن پیاوێک یا ژنێک یەکەم جارکەیەتە لات زۆر معاناتی باسی خۆیەکەوانە دوایی کە بەرامبەرەکەیەت بەرامبەرەکەی یا پیاوەکە یا ژنەکەی سیرەکەی حاڵەتەکە شتێکی ترەوە ئەم چیرۆکە سیرەکەی کە باس کراوە باسی دوولایەنەکەی نەکراوە هەردووکیان بە ئاستێک با بڵین هۆکاری دروستبوونی گرفتەکانن مەسەن بۆ نمونە ئەکرێ بڵین پیاوێک خولیای خو ئەیاتە بمبورن خو ئەیاتە مۆبایلێک مۆزوعێک هەیە بابەتێکی تریش هەیە ڕاستە ئەمەی ئەم هەڵەیە پیاوێک خو ئەیاتە مۆبایلێک و دایمە بەدەستێتی کاتێک کە ئێمە لە ناو چیرۆکی ئەو ژن و مێردانە لە دادگا قسەیان لەگەڵاکەین
لە دوای نیو سعات بۆمان دەرەکەوێت گرفتێک هەیە پەیوەندی بە ژنەکەوایە یا گرفتێک هەیە پەیوەندی بە پیاوەکەوەیە بۆ ئەم ژنە ئەوە خویاوەتە مۆبایل خویاوەتە سۆشیال میدیا چونکە ئەبێ ئەوە بزانین هیچ گرفتێک لە 100% یەکلایەنە نییە ڕاستە هیچ گرفتێک لە 100% یەکلایەنە کەسەی زۆر خراپە شەڕت پێ ئەفرۆشەیە تۆزێک بچۆرە بنج و بناوانی ڕاستە ئەو غەڵەتە شەڵت پێ ئەفرۆشێ بەس تۆزێک بچۆر بناوانی ڕەنگە تۆش هەرکورداواری لە چەپڵە بەدەستێ جۆرێک لە جۆرەکان نامانێت قوربانی دیسان بکەینەوە بە قوربانی هاوچکەوە خراپە بڵین وڵات تۆش خۆت وانە ئەوەت هەیە بەڵام ئەبێ ئەوی خۆی بیر لەوە بکاتەوە ڕەنگە ئەم لە لای ئەمیش هەڵەیەک کەمتەر خەمیەک شتێک هەبوو بێ بۆیە ئاگامان لەو لێدوانانە بێ یا لەو شتانە بێت کە لە سوۆشیال میدیادا ئەنرێ چیرۆکەکە تر شتێکی ترە نیوەی چیرۆکەکەیە بەڵێ لەبارەی ئەگەر بچمە سەر ئەوەی کە چییە ئێمە ینی خێزانەکان وا لەکە و ئەوەی کە لە لای ئێمەیە لە دادگا لە هەستی پێەکەین و ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە زۆر بەکارهێنانە بابەتی زۆر بەکارهێنان زۆر بەکارهێنان چییە بۆچی زۆر بەکارهێنان یعنی وەکوایە بڵێ تۆ بۆچی زۆر سیارە بەکارهێنی سیارە بەکارهێنان بۆ بە حاجە یعنی ئێمە چێمان هەیە ئەم مۆبایلە 24 ساعات پێی نەبێ تەنانەت کاتی خەویش باعیسە بیرە بکەینەوە کاتی خەویش لە کوادایەنین وانە نەک کاتی خەو لە کوادایەن کاتی خەوی کوژێنینەوە کاتێک کە خەوتوین و نەکوژێنینەوە بۆ ئەڵێن بۆ خەبەرمانە بێتەوە بەوە ئەڵێ نەوەکوم شتێک ڕووی یابێ یەکێک تەلەفۆنمان بۆ بکاوانە لەبەرەوە ئەمە شتێکە یعنی وەکۆم جلوبەرگەی لێ هاتووە ینیەوە هەمومان پێداویستیەکە کە بۆیە ئەمە وا ئەکات تۆ زۆر بەکاری بێنی شتێک کە زۆر پێت بوو زۆر بەکارێنی ئەبێ ئەمە وا لێ بکەین یعنی ئەوەی بەرامبەرمان کە گلەیی هەیە لەوەی کە بۆچی ئاوایە لەوە تێبگە کە ئەمە پێداویستێکی ژیان یعنی وەکوای بڵێ تۆ بۆ زۆر جل لەبەرەکەی وەکوای بۆچی تۆ زۆر سیارە بەکارێنی اینجا باسی بابەتێکی تر بکەین هەموو شتێکی سەردەمی گرفتی خۆی هەیە وەکۆی ئیجابیاتی خۆی هەیە دیسان ئێمە سەر باسی سیارە ئێمە وازانی سیارە گرفتی نییە با گرفتی هەڵسوکەوت دروستەکە بۆ ئینسان گرفتی سایکۆلۆژی دروستەکە بۆ ئینسان گرفتی پەیوەندی دروستەکە بۆ ئینسان ئەو کەسانی کە شۆفێر نین هەڵسوکەوت و ڕەفتاریان جیاوازە لەو کەسانی کە شۆفێر هەر ئەو لەحظەی کە تۆ شۆفێری ئەەکەی ئەوەی کە لەگەڵ تایگەر ئەوی شۆفێر بێ ئەوەی کە لە تەنیشتا دانیشتۆ هەڵسوکەوتی جیاوازە لە تۆ چونکە سوکان بە تۆیە خەڵک ئیستیفزاستەکە خەڵکە بینی بە جۆرێک سیارە لێخورێ چونکە تۆ ئەم سیارە بە تۆیە ئەو نەسیحەتەکە ئەو ئامۆژگاری تەکە وامەکە نابێ وا بکەی نابێ وەکەی قەیچەکە با بڕە خۆی لەوێ بێ ڕەنگە کاتێک خۆت لێبی بۆیە هەڵگرتنی بابەتێک هەڵگرتنی شتێک هەڵگرتنی جۆرێک لە شتی تەکنۆلۆژی واو لێ ئەکا کە هەر مۆدرنیتەی خانوو قاتی دوو بوونی خانوویەکی یەک نهۆمی لەگەڵ خانوویەکی دوو نهۆمی ڕفتاری مرۆڤە گۆڕێ هەڵسوکەوتی مرۆڤە گۆڕێ بۆیە ئەمە ئەبێ لەم شتانە تێبگەین ئەو کاتە وا بە قورسی نایگرین وا بە زەحمەت و بە ناڕەحەتی نایگرین بڵێن بووەتە گرفت باش ئەگەر بوویە گرفت چی بکەین ئەگەر بوویە گرفت لە بینی پەیوەندی خێزانیە طبعا کاتێ ئەبێتە گرفت لە بینی پەیوەندی خێزانیە ئەبێ ڕووی ئاڕاستی قسەکردنمان بۆ هەردوو لاکە بێ ئەو کەسەی کە بە حساب مۆبایل زۆر بەکارێنەوە و کەسێکی کە بێتاقەتە بەو حاڵەتە ئەبێ ئەم دوو ئاراستەیە هاوسەنگیەک دروست بکەن لەوەی کە چۆن ئەم حاڵەتە هاوسەنگی تیا دروستەکەن بۆیە بتوانن گرفتیان بۆ دروست نەبێت تەمان نەبێت تۆ بزانی ئەم کەسە بۆچی خولیای ئەم بابەتەیە پێش هەموو شتێک پێش گلەیکردن ئێمە لە دادگا لە محکەمە کاتێک دانیشت لەگەڵ ژن و مێردێ تەمان ئیشی ئێمە سەرزانشتکردنیە بەڵام ئەگەر بمانەوێت بە کەسێک بڵین تۆ بۆچی واکەی تۆ بۆچی واکەی ئەبێ پێشتر لێکۆڵنەوە بکەین لەسەوەی بۆچی واکە خۆمان نەک لەسەرەوەی کە سەرزانشتی بکەین بۆچی وا لەبەرەوە بێت تۆ خۆت لە ئاستی خۆتەوە بیلەوە بکەیتەوە باشە ئەم کەسە بۆ ئاوا پەنابە بۆ خولیای سوۆشیال میدیایە خولیای باشە پەیوەندی بە هۆشیاریەوە نییە کاک جیهاد
یعنی ئەمە ئەو پەڕی ناهۆشیاری نییە من پێم بڵم بەژنەکەم بڵم بۆ لە ئەنجلی جولی ناچی ئەو بەم بڵە تۆ بۆ لە مهند ناچیت من پێی بڵم بۆ ماڵەکەی من لە خانووی کوڕەکەی شاژنی بەریتانیا ناچێ و ئەو بڵە وڵا بۆ من لە فڵانە گەڕێکی ڕاقی لە شارە ناژیم ئامانە پەیوەندی جۆرێک لە ینی پەنجەکە درێژ ناکات بۆ لایەنی هۆشیاری و ڕۆشنبیری کەسەکان طبعا تۆ کاتێک کە خۆت بەراورد دەکەی بە کەسانی تر بەڵام ئەمەش دیسانەوە قسەیەک هەیە لەسەرەوەی کە بەراوردکاری بۆ مرۆڤ بۆ ئەوی تر یعنی سروشتی مرۆڤە تۆ لە بەراوردکاریە واو لێت کە ئەتەوێ ئیش لەسەرەوە بکەی کە خۆت ئاستی بژێوی خۆت ئاستی ژیانی خۆت باشتر بکەی بۆیە چی ئەەکەی تووشی بەراوردکاریەکەبی کە ئەو بەراوردکاریە وات لەکە خۆت بگەینتە ئاستی کەسی بەرامبەر چکە ئەگەر ئاگامان لێبێ بەراوردکاریش ئیجابیاتی خۆی هەیە بەڵام ئەگەر بزانی چۆن بەکاری هێنی بەراوردکاری هەموو کاتێ سلبی نییە بەراوردکاری ئەو کاتێک کە تۆ بە ڕێگایەکی شەرعیەتی خۆت بگەینتە ئاستی ئەو کەسە بەڕێگای زانستی لە ڕێگای توانە و تاقەکانی خۆتەوە بگەیبەوە بەڵام دانیشی هەر گرفتت ئەوە بێ بۆچی تۆ نەگەشتیبەوە بۆچی بەرامبەرەکەت لەو نییە بۆچی بەرامبەرەکەت بەو شێوازی ئەو کەسە نییە ئەوە گرفت دروستەکەەوە ئەوەیە چێتە ناوبابی ناهوشیاریەوە جا کاتێکیش کە تۆ بەراوردی کەسی ترەکەی بە خەڵکی تر ئەبێ بەراوردێکی خۆشت بکەی لە ئاجارمە برادێکمان هەبوو کە ئەیانوت فلانکەس مەسەن فلانکەسی بەدڵنیە ئەو سێرێکی خۆی کردووە سێرێکی خۆی کردووە لەبەرەوە ئەبێ کاتێک کە تۆ ئەڵەی فلانکەس ئەوە تۆ بۆ چی وەکو فلانکەس نیت یا بۆچی وەکو ئەوە نیت ئەبێ سێرێکی خۆش بکەیت تۆ ئەیتۆکوکەیتەوە نیە لەبەرەوە ئەم مەوزوعی بەراوردکاریە ئالەم ڕوانگەیەوە خراپە کە تۆ هەر چاوت لە بەرامبەرەکەتە چاوت لە خۆت نییە گە خۆت بەراوردکاری بۆ خۆتی خۆت بکەی ئەو کاتە هەنگاوێکە نی بەس ئەگەر هەر خەریکەوەی بەراوردکاری بۆ ئەو بکەیت ئەو کاتە هیچ هەنگاوێک نانیت باش زۆر باشە قەیناکە دێ کەواتە هیچ کاتێک ژیانی خۆمان بەراوردی نیە و ژیانی تۆڕە کۆمەڵاتەکان نەکەین چونکە ئێسەوە مانگەێتە خاڵێک ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە شتێکمان ئاماژە کرد ئەوە نییە کە لە واقعیانی ڕاستی خۆیان ڕەنگاوانی کە خۆشیان وا دەرەخەنوانە بن ئێمە جا ئێمەوە لە دادگا زۆری بینین بمبورن ئەم قسێشەکەم ئێمە لە دادگا زۆر ئەوە ئەبینین خەڵک کەمترەوە ئەبینێ سیرەکەی ئەمە چێ هاتووە بۆ جیابوونەوە هەیلەوە ئەمە کابرای سوشال میدیایە کە باسی کەشتی بڵاوە کردەوە و کە دەستی لە ملی خێزانەکەیە بوو کە قۆڵی لە قۆڵیا بوو کە ڕسمیان گرت بوو کە ئێمە حەسوودیمان پێ ئاهاتنی لەوە خۆمە فڵان کەسە ئەما ئەو کەسە بوو ئەوی لەوە جایمە تەمان باسی کەیسومەی سوشت ناکەین چکە خراپە بەس خەڵک ئەمە نابینێ خەڵکە بینێ لە سوشال میدیا سێرەکە ئەمە واقع وازانێمە واقعی هەستەکە بەختەوەترین خێزان ئەوانن جا هەر ڕسمگرتنیش ئەو ڕۆژە لە هەر ڕسم و ڤیددیو ئەمانە یعنی شکڵی مرۆڤ ئیسا من لەم تەلەڤیزیۆنە ئیسا خێزام سێمکاڵێ واوەمە کێیە بۆ لەبەرەوەی شاشە ئینسان ئەگۆڕێ ئەگەر دەستکاری خۆشت نەکرد بێ شاشە دەمو چاوە شاشە و ڕسم شکڵی ئینسان ئەگۆڕێ بە شێوازێکی تر جاواگە ڕسم بێ هەر زۆر کارەسات بارترە ئەگەر ئیفێکتی پێڵن ئەگەر ئیفێکتیشی نەخەیتە سەر هەر ڕسم بۆ خۆی جیاوازە لە تۆ ڕسم جیاوازە لە تۆ چجا بگە بە شاشەیەک و بەم ڕووناکیانە و بەم شتانە بۆیە کاتێک کە کەسێک ئەبینی لە شاشە و لە پشت کە ئیشی سوشال میدیا ئەوانە بەو شێوازە نیە چۆ لەگەڵ یا بژی شتێکی باشە کاتە کاک جیاد ئێمە چۆن بتوانین هەم بە دوور نەبین لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم هۆکارێکیش نەبم من بەهۆی زۆر بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە شیرازەی خێزانەکەم تێک بم چۆن بتوانم ئەم هاوسەنگیە بپارێزم چیت پێویستە یعنی ئیسا بەسم بۆ منە من لەم مۆبایلەی خۆمە پێویستیم بە چی هەیە مەسەن بۆ نە تەمەنی خۆت ئیشی خۆت پیشەی خۆت ئەبێ بزانی من بەش بە حاڵی خۆم بەسم بۆ نمونە من لە پیشەی خۆمە لە ئیشوکاری خۆمە لەو تەمەنی کە ئێستاتیایە بە ئەمەش بڵێم باشە پێویستیم بە تیکتۆک نییە باشە
خۆم وام داناوە کە من پێویستیم بە تیکتۆک نییە هەر ئەپلیکیشنی تیکتۆک لە ناو مۆبایلەکەمان نییە پێویستیم بە سناپچات نییە چکە هیچ بۆ من یعنی نامرم لە برسا وە لە ڕووی پیشەییەوە دوام ناخات باشە ئەگەر نەبێ سناپچاتم نییە ئینستاگرامم نییە باشە جایسا هەندێک لۆ وڵامە چ عالەمێکاشی بەڵێ هەر لەم عالەمە فەیسبوکم هەیە جا ئەمە ئەگەر هینەکانت سنووردارکەی ئەو ئەپلیکیشنانەی کە لە ناو مۆبایلە بەس بەڵام ڤایبەرم هەیە واتساپم هەیە ئەتوانی سۆشیال میدیاکان سنووردار مەکە پەیجەکان سنووردارکە چیت ئەوێ تۆ کە ئەبینی شتێک ئەزیێتەیە ئەخر خەڵک ئەڵێ کاکە زۆربەمان ئەڵێن کاکە وەڵا لە سۆشیال میدیا ئەزیێتمانە بێ ئازارمان باشە ئەن لایکی کە فۆڵۆی مەکە مەسەن تۆ ئەبینی پەیجێک زۆر ئەزیێتەیە تۆ ئەبینی کەسێک لەناو سۆشیال میدیا زۆر خۆی فشەکاتەوە بۆ نمونە فۆڵۆی مەکە لای بە ئەم پێی بسرەوە بەخوا من پێیجی وام لا بردووە لە لای خۆم ڕەنگە هەر بڵێن یعنی ئەو چۆن شتی وات کردووە یعنی ئەی تۆ نابێ بزانی هەواڵ من ئەزانم ئەم پێیجە هەواڵەکانی فڕی بەسەر جمهوریەوە نییە من بۆ خۆم دانیشم هەموو جارێ بێتەوە بەرچاو فەیسبووکیش ئەو عادەتەیە هەیە تۆ سێری هەرچی و کرد بە دوایە ئەهێنێ ئەوە تەیاتێک کە چاوت بینی بێتی بۆی ئەبێ سنوورداری کەی بە هەندی حاڵت بۆ نمونە یەک شتی تر ئەبێ بکەین بۆ بۆراگەر کاتیشتان کە ئەکرێ جاجار بیکوژێنیتەوە مثلا بۆ نمونە لە کاتی هەرچەندە ئەمەش گلەیم لێەکەن من کە سوکار و خزمەڵیان ئەیەگە شتێ ڕوویە من لە سعات دوانزە لەو لەحظەی کە ئەخەوم ئەیکوژێنمەوە تا هەڵەسم لە خەو باشە ئەمە وات لێ ئەکا یعنی تۆ تۆزێ سنووردار هەبێت لە هیچ نەبێت تۆزێ مودەیەک دەوێت تا دایەگرسێنی ئینانە بەکاربێنی بۆ ئەتوانی ئەو کاتە تۆزێ هاوسەنگیەک دەستەکانە خۆش بە کاکە جیات سواز و زانیاریەکانت هیوادارن هەمووان بتوانین هەم تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنین هەم لەگەڵەوە شانەبینەوە کارێک بۆ تێکدانی شیرازەی خێزانەکان